سڵاوتان لێ بێم کاتان باش دوای ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان لە ڕێی وەزارەتی پەروەردە و بڕیاردا کە پشووی ناوەندەکانی خوێندن درێژ بکاتەوە، بەڵام لە ئێستادا ڕێگەی داوە بە ناوەندەکانی خوێندن کە تاقیکردنەوەی نیوەی وەرزیەکەم بکەن، بەڵام بەشێک لە خوێندکاران گلەییان هەیە لەو بڕێرانە دەڵێن وەکو سەریان لێ شێواوە نازان ڕۆژێک داوامەیە ڕۆژە ئیمتیحانە بزانم خۆیان چێڵن. تۆ چیڵی لەسەر پرۆسی خوێندن و تاقیکردنەوە؟ حەزمانە کرد ئەوە نەبووە هەموو ڕۆژ ئیمتیحانەکەین، کەمشمان خوێندووە ئەوە نەبووە ڕۆژە نەڕۆژ بووە هەموو ڕۆژ ئیساحەتمان نانێ. باشە تۆ دەرسەکانتان بای ئەوەندە خوێندووە پڕزانیارین کە تاقیکردنەوە بکەن لە کاتی خۆیان؟ ناوەڵە کەممان خوێندووە خۆزگە تۆزە زۆرمان خوێندە. تۆ چی ئەڵێ وەکو خوێندکارێک؟ وڵای مەکتەب شتێکی خۆشە و چاکە و ئیسادەیە بۆمان. باشە بەڵام ئەمساڵ بەدڵی تۆ داوام کراوە پشوشت ئیزعاج نەبوو بۆ ئێوە؟ بەراڵا خۆزیە پشوویتیان نەبووە هەرموو هەموو ڕۆژ هەتا جمعەش مەکتەب بووە. مەکتەب خۆشە وڵا شتێکی چاکە بۆمان. چی ئەڵێ لەسەر ئەوەی کە تۆ ئەوە حەزت لە خوێندنە حەزت لە داوامە بەڵام وەکو پێویست داوام ناکرێت زوو ئەڵێن پشووە داوام ڕائەگیرێت؟ شتێکی ناخۆشە خۆزگە هەموو ڕۆژە مەکتەب بووە کەمیشمان خوێندە و لە ئیمتیحانەکانیش هەموومان باشین و عیبینی. تۆ چی ئەڵێ تۆ خوێندکاری پۆلی چەنی؟ وەڵای حەوتی هاتم. حەوتی باشە هەموو ڕۆژە تاقیکردنەوەت هەیە؟ بەڵێ شەمان دووشەمان و چوارشەمان هەما عەرەبی 25 ڕاپەڕەمان خوێندووە هیچ وایتیان نییە بەخوا دەیدادەنا ڕاپەڕی هەر ڕەسمە هیچ ئیمتیحانمانەکە نازانن نەسچیمانەکات هەمووی نووسین و پرسیارشی دەرەوەیە. ئەنی کێشەتان لە پرسیارەکانیشا هەیە؟ نەوەڵا زیرەکەم تایە. ئافرین ئای خۆ زیرەکی. ئەرەڵا عەرەبیا زیرەکەم. باشە سپاس. تۆ خوێندکاری پۆلی چەندی و ئەم باسی ڕاگررتنی دەوام و دەستپێکردنەوەی داوام و ئەمانە کێشەی بۆ ئێوە دروست کردووە؟ هەروەڵا ئێمە هیچمان نەخێن و ئیمتیحانیشەکەن جا چۆنە وێڵای هیچمان نەخێنەوە هەر نازانم ئیمتیحانیشە چیەکەن. ئەمڕۆ ئیمتیحانی چتان هەیە؟ وەڵا عەرەبی. بابەتەکان زۆرن ئەوەی خوێنتانیان کەمن؟ زۆر کەمە هیچ نییە وەڵا. چ کێشەیەکی بۆ ئێوە هەیە؟ ئێوەتان ویستانی دەرسی زۆر بخوێنن و تاقیکردنەوەکانیشان لە کاتی خۆیەوە بە مەزبوطی بەیان داواکاریتان چییە؟ وەڵا مانویست دەرسی زیاتر بخوێنن. ئەمە کارە کاتە سەرەوەی کە خوێندکارێکی زیرەک نەتوانێت دەرەجەی باش بێنێ ینی کێشەی بۆ دروست بێت. هەروەڵا زۆر. سواس دەکەم دەستخۆش. بەڵێ ئەوەی بینیتان ینی گلەیی بەشە لە خوێندکاران بوو کە من لە بەردەمێکێک لە قوتابخانەکانی بنەڕەتیم کە لە قۆناغی حەوتوەشت و نوێی بنەڕەتیە ئەم کێشەیە ینی بۆ تەواوی خوێندکاران لە هەرێمی کوردستاندا ئێستا بۆ بە کێشەوە ئەوان گلەی و نیگەرانیان هەیە و داواکەن کە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە بەدەمیانەوە بۆی کە کێشەکانان بۆ چارەسەر